ئەی خودایە ئەو ساتانەی لە مەوسیمی بێ ئاویدا دا ئەچۆڕێتە نێو لە پێ ڕۆحی وشک و بێنیگام. خودایە ئاڵودەی میهری ناوە پیرۆزەکانی خۆتمان بکە تا بڕگە بڕگەی ئامۆژگارەکانتمان پێهەزم بکرێت. ئەی پەروەردگارە بە چ زمانێک هاوارکەم تا بە شەماڵی ڕەحمت ئاوێزانی سوکنایی دڵمان بکەیت. پەروەردگارە لە ڕێگای ترسان لە تۆ خراپەکانمان وەک هەورە تەڵخەکانی پاییز هەڵوەرێنە. پەروەردگارە دووربوون لە تۆ تەنیاییەکانمان هێندە ئەسرین سوێری نۆشی تا لاسکە گوڵەکانی ڕۆحمانی وەراند. ئەی خودایە لەو ڕۆژەوەی کە هەناسەکانی بەختیاری سەفەریان کرد ئێمەش فەرشی سەوزی چیمەنیمان پێچایەوە. سەمفۆنیایەک لە بێئومێدی ئەمەل و نائارامی خۆیان سەپاند. ئەی پەروەردگارە بۆ خاتری پیرۆزی ناوە جوانەکان شەوی پڕ لە محبەت و ئەوینداری قەدرت هەرێمی دڵنیایی و نوری پڕ لە ئەوین و میهرەبانیت بەسەر دڵی پڕ لە غەفڵەتماندا بڕێژە و نەزاکانمان لە دەرگای عەفوی خۆتدا دەرفەتی قبوڵبوونی پێ بدە. خودایە کۆمەکمان بکە تا ڕەونەقی وشە نورینیەکانت لە ئاسمانی دڵمانە هەر پڕشنگدار و ڕۆشنتر بن. پەروەردگارە یارمەتیمان بدە تا بتوانین کۆتایی ڕۆژەکانی عومرمان وەک ڕێبوارێکی ماندوو لە ژێر ساباتی پڕ لە ڕەحمەتی خۆتدا بەحەوێنەوە.